الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك برا إيمان دارم سلامي خواهي قورتان لسر بي پێویستە مسلمان و ئیماندار هەموو کات و ساتێک خوای تەبارەک و تەعالا بەڕەقیبی خۆی بزانێ و لەخوا بترسێت، گوناه و تاوان نەکا، سەرپێچی نەکا. لەمڕۆدا بەڕاستی فیتنەوەکو دەریا شەپۆلەدا چاک و خراپ تێکەڵ بۆ بەسەریەکە بەهۆی ئەو هەموو وەسائلەوە لە وەسائلی تەکنۆلۆجیا، ڕاحەی نەفس، خۆشی و خۆشگوزەرانی، گەشت و گوزار و چەندین وەسائلی تر هەمووی بەڕاستی زۆرێک لە خەڵکی لە خراپە بەکارێنێ، لە چاکە و پیاواتیا بەکاری نایەنێ. ئەو هەموو ئیعلامە غەڵەت و سەقەتە. پێویستە مسلمان و ئیماندار لەم کات و ساتی فیتنا، لەم کات و ناڕەحەتیا ئاگای لە خۆی بێ، ئاگای لە مناڵی بێ، ئاگای لە مجتەمە و کۆمەڵگای بێ، چونکە ئەبێ ئەوە بزانین هەر فیتنە و بەڵا و مصیبەتێک، هەر ناڕەحەتیەک، هەر خراپەیەک ڕوو لە مجتەمە و کۆمەڵگا بکە، زۆربەی زۆری بەهۆی تاوانی عەبدەکانەوەیە، بەهۆی ئەوەکەوە عەبدەکان گوناهەکەن، یاخیە بن، سنورەکانی خوا بەزێنن. ومن يتعد حدود الله فقد ظلم نفسه. خوا فەرمێت ئەوەی سنورەکانی خوا بەزێنە زوڵمی لە خۆی کردووە، بەڕاستی دوایە بێت لۆمەی خۆی بکە لە کاتێکە بەڵا و مصیبەت و ناڕەحەتیەکان ڕووی تێکرد. ئێمە مەخلوقی خواین، بەندەی خواین، ئومەتی پێغەمبەری نازدارین سەڵات و سەلامی لەسەر بێ. زۆر بەڵامان لە کۆڵ بووەتەوە بەهۆی ئیمان و دینەکەمانەوە، بەڵام جاری وایە کە ماو تاوانەکە زۆرە بێ، زوڵم و ستەمەکە زۆرە بێ، فەسادەکە زۆرە بێ و مسلمانان بێدەگەن بن لێی، ئەو کاتە عام ئەبێتەوە بەڵا و مصیبەتەکە. خوای تەبارەک و تەعالا بەگشتی ئەینێرێ وەک کوردەوارە لە تەڕ و وشک پێکەوە سووتێنێت. بۆیە خوا فەرمێت واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت بترسن لەو فیتنە، یعنی لەو بەڵا، لەو مصیبەتەی کە خوای تەبارەک و تەعالا ئەینێرێ بۆ زاڵم و ستەمکارەکان، ئەوانەی کەوا الذين ظلموا منكم خاصة، ئەو بەڵا و مصیبەتە کە ئەینێرێ بە تایبەتی بۆ زاڵم و ستەمکارەکان، ئاگادار بن جاری وایە بەس ئەوان ناگرێتەوە، بەهۆی ئەوەی کەوا خەڵکی بێدەنگە لە زوڵم و ستەمەکەیان، یا چەپڵیان بۆ لێدا یا لەگەڵیان نایە، ئەو خەڵکە فەقیرە هەژارە داماوەیش کە چەپڵە بۆ زاڵمەکە لێدا یان تەئیدی ئەکا، تەئیدی فەسادی ئەخلاقیەکەی، عەقیدەیەکەی، بیر و باوەڕەکەی بە گەورەی خۆی ئەزانێ، بە وەلی ئەمری خۆی ئەزانێ، ئەو کاتە ئازیزان و خۆشەویستان ئەم فیتنە خوا فەرمێت ئەم فیتنە کە ئەینێرین بۆ ئەوان تایبەتە بە زاڵم و ستەمکارەکانەوە، بەڵام عام ئەبێتەوە، گشتی ئەبێتەوە، هەموو لایەکە گرێتەوە. ئاگادار بن خوای تەبارەک و تەعالا چۆن ڕەحم و بەزەیی هەیە، ئاوا شیدەت و عەزابی شێیە. واعلموا أن الله شديد العقاب. خوای گەورە عقاب و تۆڵەستنەوەی تند و تیژە، ئاگامان لە خۆمان بێ. ئەمڕۆ گەنجانمان بەڕاستی گیرۆدەی، ناڵم هەمووی، گیرۆدەی مخەدەرات بوون، مادەی سەرخۆشکردن بوون، گیرۆدەی عیشق و نەکبەتی و بەدبەختی بوون، و خەڵکێکی زۆری بازاڕەکانمان گیرۆدەی ڕیبا خواردن و سو خواردن بوون، گیرۆدەی غەش بوون. ئەگەر غەش نەکەن ئەڵێ کاسپێکەم ناڕوا، ڕزقم نایە. ئەمانە تەبەن شەیطان هەمووی بۆی سازەکە. وەزەیەنە لەهم الشەیطان. بەڕاستی ئاگامان لەمانە نییە لە مجتەمە و کۆمەڵگای ئێمە ئەمانە کرێ ڕەشوە و بەرتیل خواردن لە نێوان خەڵکیە. زۆر جارێ خەڵکێکە ئیشی بۆ ناکرێ، کاری بۆ ناکرێ، بێ ڕەشوە بە بەرتیلەکە بە. ئەمانە هەمووی هۆکاری عەزابی خوان، هۆکارن ئەیکە خوا قەهر و غەزەبی خۆی لە مجتەمە و کۆمەڵگا بگرێت. کاتێکەوا دەسەڵاتدار گەورەی وڵات مفسیدینی هێناوە وڵاتەوە، وڵاتی پڕ لە
رقص و سەما کرد وڕاتی پڕ لە خەڵکی خراپ کرد خەڵکی بۆ هێنا و پارێکی بۆ کۆ کردەوە ئەوە دڵنیابن ئەو خەڵکەیشکەوە بێدەنگە لە ئاستی ئەو زڵما لە ئاست ئەو فەسادا دڵنیابن خوای تەبارەک عەزابی عام ئەنێرێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة بترسن لەو فیتنەیکەوە تەنها زاڵم و ستەمکارەکان ناگرێتەوە بەڵکو ئەو فیتنەیکەوە تایبەت بەوانە عام ئەبێتەوە بۆ مجتەمە و کۆمەڵگای کەوا هەر هەمووی بێدەنگە لە ئاستی زوڵم و ستەم و خیانەتێکە کە ئیتر مایەی تێکدانی مجتەمەعە مایەی تێکدانی ئەخلاقی مجتەمەعە مایەی دۆڕانی مجتەمە و کۆمەڵگای ئازان و خۆشەویستان حەزەتی زەینەبی کچی جەعش خێزانی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ صلی الله عليه وسلم فەرمی جارێ پێغەمبەر خۆی کرد بە ماڵە قالت زينب ابنة جعش فقلت يا رسول الله أنهلك وفينا الصالحون قال نعم إذا كثر الخبث بيغمري خوا صلى الله عليه وسلم حضرت زينب خوي كرب مالا زورنا رعدو فرمي لا إله إلا الله هاوار نقبتي بو عرب كاتي درشوني يأجوج مأجوج نسيق وتوا اتر درشن ولات ويران كان ولات فساد كان حضرت زينب فرمي بيغمري خوا دست اختناويكو زور توربو زور ناراحت بو وتم يا رسول الله ابي ايمت يا بتشين كاتك صالح وبياوچا كان مان تيابي بيغمري خوا فرمي بلا كاتك وا خبسك فسادك خرابك زور بيت كاتك وا لاستي ظلم مستمع لك لاستي فسادا خلقي بيدنگ بي بلا دسكرم بقلا شرقي خم وبابا نيبا والله با ايبا واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة خوا أفرميت خوا بو عظمتي أفرميت آقاتان لخوتان بيه أو فتنها وبزال مكان ناقريتوا أو خلقج أقريتوا كوا بيدن لآسيا وظلموا استماع عمر كري عبد العزيز رضي الله عنه خواه إلى السربية كان يقال إن الله تبارك وتعالى لا يعذب العامة بذنب الخاصة ولكن إذا عمل المنكر جهارا استحقوا العقوبة كلهم فرمي كاتك عمر كري عبد العزيز خليفة عادل مسلمان كبا خليفة بينجم الراشدين مشهورة أفرميت خواهي تبارك وتعالى عذابي سزاي قشتينا نيري بو مجتمع كومالغايك بهوي تاواني كومالي خلطي مفسدو تاوان باروا حتاكو أو منكر الشايعة بياك أو بلا أبيتو وخلطي لآستيا بيدن أبي بعالم زاناکانەوە بە گەورەکانەوە بە دەسڵاتدارەکانەوە یا جاری وایە عالم و زانا و دەسڵاتدارەکان بانگەشەی بۆ ئەکەن بۆ ئەو ستەمە بۆ ئەو خیانەتە بۆ ئەو فەسادە ئەو کاتە بەڕاستی ئەو سزای خوا گشتگیر ئەبێ و هەموو لایەکە گرێتەوە خوای گەورە پەنامان با حەزەتی ئەبوبەکر فەرمووی ئاگادار بن خوای گەورە کە فەرمووی عەلەیکم ئەنفوسەکم لا یەضوڕکم من ضەل ئیذا اهتەدەیتم ئەم ئایەتە فریوتان نەدا و غەڵەت لێی حاڵی نەبن زۆر کەس بە غەڵەت لێی حاڵی وەکو زانایان ئەفەرموون لە حەزەتی ئەبوبەکرەوەمان باسەکەن حەزەتی ئەبوبەکر وای فەرمووی ئەم ئایەتە غەڵەت لێی حاڵی نەبن و غەڵەت تەفسیر نەکەن بڵێن خوا ئەمە ئێوە بەس نەفسی خۆتان و ئاگاتان نەفسی خۆتان بێت و ئیتر ئەوەی کەوا گومڕایە و هیدایەتی وەرنەگرتووە ئێوە عەلاقەتان بەسەران نەبێ با چی ئەکەن بیکەن فەساد دەکەن نە ئەو ئایەتە معناکەی وان نییە ئاگادار بن خوای تەبارەک وتەعالە أفرميت واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة چونك إن الناس إذا رأوا الظالم فلم يأخذوا على يديه أوشك أن يعمهم الله بعقاب فرمي لكاتك ظالم ستمي كر نعدالتي كر گناهي كر تاواني كر تو براسي هرو تو أشما بالله تو بياوي تشاكي شبلي بولدا بخواها خد بو قوري باشي حرتو ولي أمري حرتو باشا سەر گەورەی وڵات بی ئەمە لەم کاتە ئەم هەموو زوڵم و ستەم و فەسادەیەکا و تۆ هەروای پێ بڵێ ئەو کاتە عەزابەکەی خوایش بەڕاستی وەکو ئەم زاتە ئەفەرمێت نزیکە خوای تەبارەک بە عەزابێکی توند و تیژ و عام هەر هەموویانە ناوبەرێ جا ئەبێ بترسین لەو عەزابە چونکە ئەمڕۆ مجتەمەعی کوردی ئەمە مجتەمەعێکی مسلمانە ئیماندارە خەڵکی پاکە الحەمدوللا بەڵام بەداخەوە ئەوەی سەرپەرشتیمانەکە خەڵکی باش نییە ئەوەی کەوا گەورەی وڵاتە خەڵکی باش نییە ئەوەی ئەم وڵاتە با بەڕێوە خەڵکی باش نییە ئازیان و خۆشەویستان دوو نەفەر هەوێنی چاکساسی کۆمەڵگان عالمەکان و مەڕاکان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم
ئەم دوو تاقمە باش بن کۆمەلگا باشە بێ، ئەم دوو کۆمەلگا خراپ بن هەموو کۆمەلگا خراپ بێ. ئێستا ئەم دوو تاقمە لە هەموو کەسێ خراپترن. ئەم دوو تاقمە چەپڵە بۆ یەکتری لێدەن، ئەم دوو تاقمە بەڕاستی هەوای یەکتری ئەسێننەوە، ئەم دوو تاقمە بەڕاستی یەکتری دەعمەکەن بۆ شاردنەوەی گەندەڵەکانی خۆیان، فەسادەکانی خۆیان. بۆیە مجتەمەع و کۆمەلگامان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ. ئەگەر عالمێک و زانایەکی قسە بکە، حەقەت باسکە، ڕاستی باسکە، 1001 تۆهمەی بۆ دروست دەکرێت بەڕاستی. ئازیزان و خۆشەویستان، ئێمە خوای تەبارەک وتەعالا ئاگاداری کردوین لە هەموو فیتنەکان، پێغەمبەر ئاگاداری کردوین لە هەموو فیتنەکان. ئەبێ ئاگادار بین. دنیا تەواوە بێ، ئەم دنیا بۆ کەس نەماوەتەوە، هەر هەمومان ئەمرین ئەڕۆینە حوزوری پەروەردگار. لە خوای خۆتان بترسن، ئەتەوێ عەزابی خوا نەتگرێتەوە. یەکەم جار لە خۆت و ماڵ و مناڵەوە دەست پێ بکە، بێدەنگ نەبی لە ئاستی جلوبەرگی منداڵەکەتە، کچەکەت و کوڕەکەتە. نەڵێ مەسئول نیم، قەسەم بە عیزەت و جەلالی خوا، خوا لەسەرەوەی بە عەزاب دەدات. ئەو ئاگادار بن، لێوە بێ دەست پێ بکەی، لە خۆت و ماڵ و منداڵەوە دەست پێ بکەی، بۆی عەزابی خوا عام نەبێت و لە ناوت نەبا. ئازیزان و خۆشەویستان، ئێستا سەیریگەین ڕۆژ بە ڕۆژ لە وڵاتانە، لە هەر وڵات و لە هەر ویلایەتێکی ئەمریکا و لە شوێنێک ئەبینین لافاوە، زریانە، سووتانە، گریانە، ناڕەحەتیە، هۆکارەکەی عەزابی خوایە. خوا پاش ماوەیەک عەزابیانەدا. ویلایەتی هاوای ئەمریکا سەیریکەین چی بەسەر هاو لە مابەینی بین المەغریب والعیشا یفعل الله ما یشاء. لە چەند لەحزەی کەمە، چەند سەعاتێکە ویلایەتێکی خۆش، شوێنی گەشتیاری، خەڵکی ئەوانەی کەوا حەزیان نەکرد بڕۆن هەر شەوێک تیا بن، ڕۆژێک تیا بن بۆ فەسادی، چونکە منبعی فەسادە، منبعی هاوڕەگەزی بازیە. لەوێ مەسەلە بانگە شەی بۆکەن، خوا لە مودەی لەحزەیەکە یا چەند سەعاتێکە یا چەند ڕۆژێکە چی پێکرد؟ ئەمە اتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. بترسن لەو فیتنە، نەڵێن ئەو فیتنەیەمە ناگرێتەوە، والله هەموومان نەگرێتەوە. لە وڵاتی کوردەواری ئەمە گوناه نییە مفسیدینی وڵاتان بێنیتە وڵاتەوە، گۆرانیت بۆ بڵێ و گەنجت فەسادکە، پارەیشت لێسێنێت. ئەوە تا ئەبینین کچەکەی تاتە سازە و نازانم هەر ڕۆژە گۆرانبێژێکی عەرەبیە و گۆرانبێژێکی تورکیە و فارسیە ئینگلیزە یەنیە وڵات بلیت و پارەی پێبڕن. معقولە 1 ملیار و 48 ملیۆن دۆلار بلیت بڕابێ بۆ گۆرانبێژێکی مفسید؟ ئەم پارە وە خۆتان ئەڵێن مولعید و بێدینەکان، ئەو پارانە بدرایە بە فەقیر و ژار باشتر نەبوو، بدرایە بە گەنجان ژنی پێبێنە باشتر نەبوو، بدرایە بە مەشاریع بۆ وڵات جادەکانی پێچاکرایە باشتر نەبوو، عالیزەکەم کرایەتەوە، بدرایە بەو خەڵکە فەقیر و ژارە خانووی پێکرایە باشتر نەبوو. وە خۆتان ئەڵێن ناموبارەکەکان. ئەی باشە بۆ موسڵمانان ئەڕۆن بۆ حەج، ئەڕۆن بۆ عومرە، بۆ کاری خێری خۆیان، وەکو مەقەسی ئینگلیزی دەمەکەنەوە لە موسڵمانان. ئەو موسڵمانانە ئەو پارە زۆرە بۆ ئەیبن، ئەی دۆڕێنن لە وڵاتی سعودیا، ئەی بۆ نایدەن بە فەقیر و شاران، بۆ نایدەن بە فەقیرەکان. ئەی بەدبەختی نەکبەتەکان، بۆ موسڵمان بۆ ئازانم قسەکەن، ئەی خۆتانی بەدبەختی نەکبەت ئەو پارە بۆ ئەدۆڕێنن. ئەی بۆ گۆرانی بێژێنە وڵاتیش و وڵاتی بۆ فەسادکە، گەنجەکە بۆ فەسادکە. ئەزانی فەساد چەند خەتەرە؟ ئەو گەنجەکە تووشی فەساد بوو، تووشی زینا بوو، تووشی گوناه بوو، ئەو کاتە خۆشەویستی نیشتیمانیشی نامێنێ، ئینتیمای نیشتیمانیشی نامێنێ. وەک ئەمڕۆ کە بەسەرمان هاتووە وەسائل و تەکنەلۆجیا و فەساد و فەسادکاری چی کردووە لە گەنجانمان؟ گەنجەکانمان 1 زەڕە و میسقالە زەڕە حوب و خۆشەویستی ئەم کوردستانەی نەماوە. هۆکارەکەی ئێوەن، وەڵڵا ئێوە دوژمنی وڵاتن، نەک دڵسۆزی وڵات بن. خوا ئەمتانە لێ قبوڵ ناکە. ئەم میلەتە فەقیرە، ئەم میلەتە خوا چەند زاڵمی بۆ لەناو برد. من چیم، ئێوە چین، زەید چییە، عەمر چییە؟ وەڵڵا وبیللا ئەم میلەتە یەک تۆش خۆیان ساقکەنە لەگەڵ خوا، تۆبەیەکی نەسۆ بکەن، ڕاستکەن. خوا هەرچی زاڵمە وەی لە ناوە با، خوا هەرچی ستەمکارە ناوێ با. میلەتی کوردی موسڵمان ئێمە خاوەنی عیزەتین، خاوەنی ئیمانین، خاوەنی دینین. ئەم دینە ئێمەی کرد بە بەشەر، ئەم دینە ئێمەی کرد بە پیاو، ئەم دینە ئێمەی ڕزگار کرد. ئەبێ پیاو بین بۆم ئیسلامە، پیاو بین بۆ ئەم دینە، ئاگادار بین. ئەبێ ئاگامان لەوە بێ وەڵڵا ئەو فیتنە هاو بەڵا هات، نەکبەتی هات، بەس زاڵم و ستەمکارەکان ناگرێتەوە، بەس ئەوانە ناگرێتەوە کە ئەو گۆرانی بێژانێنە وڵات،
بۆی فاحیشە بڵاو بێتەوە، زینا بڵاو بێتەوە، خراپە بڵاو بێتەوە. من و تۆش عالم و زاناکان، عولەما و دەستڕۆیشتەکان کە قسە ناکەن هەر هەمووی ئەگرێتەوە خوا بە یەک زامانەدا. ویلایەتی هاوای ئەمریکا و فڵان فیسان ڕۆژانە ئەبینین لە تەلەڤیزیۆنەکانە خوا سزانەدا، بەخوا لەوان ئاسیستر نین کە خوا ڕەحمان پێکات تۆزە بۆی ئیمانەکەمانەوەیە. ئەیناکە فەسادەکە زۆر وەک پێغەمبەری خوا فەرمووی والله با ساڵحیشمان زۆرتیا و ئیمانداریشمان زۆرتیا و ئەهلی مزگەوت و شەو نوێژمان زۆرتیا بێ، قەسەم بەخوا عالیا سافرامان لێکە خوا نامانەبات. بۆیە دەسەڵاتداری ئەم میلەتە تکاتان لێکەین لەوە زیاتر دژمناتی میلەتە مەکەن، لەوە زیاتر ئەم میلەتە ناڕەحەت مەکەن. بۆ خۆتان خراپە، بۆ ئایندەی خۆتان ئەو وڵاتە خراپە، بۆ ئەم نیشتیمانە خراپە. چەند تەسعی لە پێناوە دراوە، ئەنفال و کیمیابایە لە پێناوە دراوە، قوربانی لە پێناوە دراوە، ماڵیە لەم کوردستانە خاوەنی قوربانی نەبێ. گوناحتان ئەگاواکەن بەم میلەتە، ئەم میلەتە و گەنجێن میلەت تووشی ئیفساد بکەن، زوڵم لەم میلەتە بکەن، خیانەت لەم میلەتە بکەن، خوا لێتان قبوڵ ناکە. مەڵێ ساعەکەمان بۆ چۆڵە، ئەها ئەی بەین بەڕێوە، بەخوا ناتوانن بیخۆن، بەخوا ڕۆژێک لە ڕۆژان دێ خوای تەبارەک و تەعالا چۆن فیرعەون و نەمرودی لەناو برد، چۆن باقی زاڵم و ستەمکارەکانی تر بەسەر ئەم میلەتەوە لەناوی برد. قەسەم بەخوا من و تۆش لەناوە بات. جا با بگەڕێنەوە ئەم میلەتە هەموو کەسێک لە ئاستی خۆمانەوە بۆ ئەوەی کەوا ئەو عەزابە شمولمان نەکا، خۆمان و ماڵمان چاکەین لە جلوبەرگمان، لە عەقیدەمان، لە باوەڕمان، لە نوێشکردنمان. کوڕەکەت کچەکەت لەسەر نوێش و جلوبەرگ و لەسەر عیبادەت و لەسەر دینداری محاسبەکە، ئیمالی مەکە، فرامۆشی مەکە، بەخوا خوا لێت قبوڵ ناکە. ئەو فیتنە کە هات بەس ئەو ناگرێتەوە بەتەنها کە گوناه و تاوانەکە، تۆش ئەگرێتەوە کە ڕێسی عایلەکەی. اینجا وردە وردە ئەو بەڵا عامە بێتەوە بۆ تەواوی وڵات و تەواوی وڵات دەگرێتەوە کاتە کە عولەما و ئومەرا هەرمووی بێدەنگ بێ لە ئاستی ئەو هەموو فەساد و ئەو هەموو گەندەڵی و ئەو هەموو ستەمەیکەوە ئەکرێت لە وڵاتی من و تۆ. بەم هەموو ناڕەحەتیەوە گۆرانی بێژی فەساد دێنیتە وڵاتی من و تۆ، وڵاتەکەشمان وێرانتر کە. خەڵک پارەی پێ نییە بە حساب، بەس نازانم هەموو پارە چۆن خڕ بووە. ئەمە تەمەن خۆیان و جەریدەی خۆیان و تەلەڤیزیۆنی خۆیان ئاماژەی پێ کردووە کە بۆ گۆرانی بێژێکی مفسید ئەو هەموو پارە خڕ بووە. خەڵکی ڕێ پارەم پێ نییە، خەڵکەڵێ نازانم معاش نییە، ئەو خەڵکە خۆشی خراپە. ئەگەر خراپ نەبێ معقولە لە شارێکی بچکۆلا وەکو دهۆکە 1,48 ملیۆن دۆلار بلیتی مفسیدێک بێت، بە 200 دۆلار بردەکەی خەڵک شەڕی لەسەرەکە. وەڵای مەجلیسی قورئان بێ خەڵک ناڕوە، وەڵای مەجلیسی خێر و چاکە بێ خەڵک ناڕوە. ئەگەر داعیەک بێ بانگەواسارێک بێ، یا پیاوی کۆمەڵایەتی بێ قسەی باش بۆ خەڵکە بکە، یا پیاوێکی نیشتیمانی بێ باسی خۆشەویستی نیشتیمان و دڵسۆزی نیشتیمان بکە، ئەو خەڵکە ناڕوە بلیتی بۆ ببڕێت. بەڵام بۆ فەسادەکە وەزەیَّنَ لَهُمْ أَعْمَالَهُم شەیطان بۆی ڕاتاندونەتەوە سەیرێکە چی بۆکەن، چۆن مەناقەشەی لەسەر، چۆن هەوڵی بۆ ئەدەن. جارێ بلیت دەست ناکەوێ ئەو ئەیکرێتەوە لەو بە گرانتر خوا پەنامان بە. ئازان خۆشەویستان، ئێمە پێویستە بە خۆمان نابچینەوە بۆی خوای گەورە ڕەحمان پێ بکە. ئەینا خۆمان چاک نەکەین و خۆمان نەڕۆینەوە بە خۆمانە، فیتنەی خوا و بەڵا و عەزابی خوا هاو هەموو لایەکمان ئەگرێتەوە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەمە قاعدەیەکە خوات بڕیوەتەوە دایناوە، وەلەن تەجدە لسنة الله تبدیلا. سنەتی خوا و قاعدەی خوا و یاسای خوا تەبدیلاتی تیان نییە. خوا من خۆتان چاکن چاکتان نەکەم، خۆتان خراپکەن منی بەڵاتان بۆ ئەنێرم. ئەمە سنەتی پەروەردگارە. خوا لە مولایەکمان ڕازی بێ، خوا لە مولایەکمان خۆش بێ، خوا عاقبەتمان بەخێر بگێڕی، خوا وڵاتمان ئاوەدان کەیتەوە، خوا وڵاتمان لە فەساد لادەی، خوا ئەوەی دڵسۆزی ئەم وڵاتەیە خوایە بەرقەراری کەی، خوای ئەوەی دڵسۆزی وڵاتە نییە، دڵسۆزی دینمان نییە، دڵسۆزی خاک وڵات و نیشتیمانمان نییە، بەرەو بە فەساد و فەسادکارانەدا فەسادکارانی وڵاتانیش دەدەن وڵاتەوە. یا ڕەبی خوای ئەگەر شیاوی داهاتەی دایدەی، ئەگەر شیاوی داهات نییە خوای لێی قبوڵ نەکەی. خوای فیرعەون و نەمرود و قارون لەناوبەر، خوای ئەوی لەناوبەری، خوای ئەوەی دژی ئەم میلەتەیە، دژی گەنجی ئەم میلەتەیە، دژی عایلە و خێزانی ئەم میلەتەیە. ئەم خێزانانە لە یەکەڵەوە شوێنێتەوە بە فەساد و بەرنامەی فەساد. یا ڕەبی خوای لێی قبوڵ نەکەی، یا ڕەبی خوای دین و ئیمانمان پارێزا بکەی، عاقبەتمان بەخێر بگێڕی، لە فەساد و فەسادکاری لایەمان دەی. خوای لە دەپارڕێینەوە، دەسەڵاتی دوعامانەیە، پەروەردگارە تەوباکەین لە بەر دەرگای تۆ. یا ڕەبی خوایە بە عەزابێکی عام هەموومان لەناو نەبەی، یا ڕەبی خوایە بە عەزابێکی گشتی هەموومان لەناو نەبەی. یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزا بکەی، نیشتیمانمان پارێزا بکەی، کوردستانمان پارێزا بکەی لە بەڵا و وەبا و ناڕەحەتی، لە سووتاندن و حەرق و غەرق و
لا فاو نار حتى كانوا بلا مصيبة كان پروردگارا يا ربي خوايا بإيمان ومان جن ومان رين زندومان كروا يا ربي خوايا جان لأبارينوا لباوكو دايك ما خوش با إدادي جنس جوانا كان مان با من الله كان مان صالح كا هر کسی من دالين يا اخوان من دال صالح بله هر کسی دو صالح يا اخوان بي صالحكي اوي من دالين يا اخوان من دال صالح بله يا ربي اخوان شفاي نخوش كان مان با نخوش خستخانه كان مان نخوش كاني مالو مان لناو دروي ولاد خواه شفاء عزو بلان بو بنيرا يا ربي خواه وانا دعاء خيران لك الدين بهرنة وبر ما بسكوا نخوشان هي قرفتيان هي كيشان هي خواه بلوت خد رحميان بيبكا خواه شفاء نخوشان با خواه كيشكان وشاره سركا خواه فقير وجاري امولات درقاي رزق روزي لبكروا يا ربي خواه كارو كاسبي حلال بوم خلقك كيتوا يا ربي خواه ام خلقا هم لاك من الحرام وتاوان ومعصيه بارساوكي لزال مستمكار ودجمنات ودجمن كاري بارساوكي يا ربي خواه لدبارينوا ولات ما ناودانكي يا ربي خواه عزة النصد بو مسلمان مقرن توا يا ربي خواه لتفارينوا عزة النصد بو مسلمان مقرن توا غيرت بو مسلمان مقرن توا يا ربي خواه جان ولاتي مسلمانان لان كافرون من عيدو داقير كراوا يا ربي خواه رزقاري كردسيان يا ربي خواه جان لتفارينوا باسم اعظم خدنا جوانا كان خد لبخاطي خاد دارانت لبيغمبران وصالحان وبياوشا كانت يا ربي خواه دعاء كان مقبولك يا ربي خواه اواني دل صوزي تون دل صوزي برنامجي تون دل صوزي مالكاني توا ودانا كنوا يا ربي خويا مالنا ودان كيتوا يا ربي خويا رحمن بيبكي اوي هاوكاري فقير وجارك اوي دستي بفقير وجار ويا اوي دلي فقير وجار خوشكا اوي نالي برسيتي بفقير وجار وديار بيه يا ربي خويا جان لدبارن وقتناني كم نخوا يا ربي خويا جان صدقاتي بيتي يا ربي خويا بك تكشتي نجاتي اوي كوا خدمت بمالكاني توكا خدمت بشريعتك خويا دست ببالي وبي خويا يا رمتيبه يا ربي خويا اوي كوا خدمتي بمزقوتي ما كردوا اوي كوا بردي بناغي مزقوتي ميداناوا وحتى يوم القيامه حتى كوتاي زمان خدمت بمزقوتي ماكا يا ربي خويا دستي بمزقوته وهي يا ربي خويا برقراريكي يا ربي خويا بك كشي نجاتي يا ربي خويا كان بك الشفاء نخوشي خويا مالو من دالي ما هي بارسني خويا مالو من دالي ما هي عزتي خويا مالو من دالي امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.